سەگرتن کارێکی ئاسان نییە. ئەو نزیکەی 3 سارە لە ویشەیمە لە ژمار نایەوەی گرتیتە لە ژمار نایە بە نزیکەی سەرەوەی هزاریش دەبی. لە ماوەی ڕابردوو بۆی زۆربوونی سەرجی بێلانە لە شاری هەولێر بڕیار دەدرێت شەڵتەرێک تایبەت بە سەگە بێلانەکان بکرێتەوە. ئەمە وای کرد بە ڕێژەیەکی بەرچاو سەگ لە نێو گەڕەکەکاندا کەم بێتەوە، بەڵام هێشتان لە بەشێک گەڕەکەکان پێویستی بە پاکردنەوەیە. دوێنێ ژیار جەلال قسەی بۆ 964 کردووە، وتی ئێمە ئەگەر هەر کەسێک پەیوەندی بە ئێمە بکاتن بۆ گرتنی هەر سەگێک ئێمە بڕی 3000 دیناری پێدەدەین، دەتوانێت بێت لە بەڕێبەرایەتەکەمان گرێ بەسمان لەگەڵ بکات. من ئێستا لەگەڵ دوو تیمی کۆکردنەوەی سەگە بێلانەکانم دەمێت قسە لەگەڵ خۆیان بکەم. کاکی برایم سلااوت لێ بێتن، ئێوە تا چەند بە شێوازی با بڵێن بە مەرجی سەلامەتی و سەگانە دەگرن؟ بە قورئان مەرجی سەلامەتی ئەومە عەبل و پەنجەوانەیە و خلاص. بە سەلامەتیش 180 بە سەلامەتی باری دەکەین و بەبێ لێدان و بەبێ توند و تیژی بە سەبری باری دەکەین بەعادی لەسەرە خۆ. بۆ خۆتان چەند سەلامەتن لە ویشەدا؟ بە قورئان بۆ خۆمان 180 ئارێ وەڵا گەزەمان پێ دەکەی ئیشەکە خەتەرە، گەزەمان پێ دەکەوی شوختمان پێ دەکەوی و نێ هەموو شتێکمان پێ دەکەوی. باشە گە پێم بڵێ شێوازی گرتنی ئەو سەگانە چۆن چۆنیە؟ گرتنی ئەو سەگانە لە خەوێ نەبی ناگیرێ، جاری وایە لە خەوێنە سەیەکە نووستی ئەمە عەبلەکەمان قولفانگەی عەبلی هەر دەینەملی، جاری واژەیە لە کۆڵانەکە ئەو لە لێ دەگرین عدز دەکریان لە قەدعەکە کەلاوەخانیەکە عدز دەکرێ و دەگیرێتن. باشە تا چەند دەرونیان تێک ناچێتن ئەو سەگانەکە لە کاتی خەودایەوە دەیگرن؟ بە قورئان دەرو تێک چوونەکە چێرەوە تێتا دەکەیتە ناو سارێکە کەتە ناو سارە عەبلەکەی لەمل دەکەینەوە تا دەبتەوە باری ئاسایی. باشە بۆ خۆت چەند ساڵە و کارە دەکەیت و چەند سەگت گرتووە بە نزیکەی؟ ئەو نزیکەی 3 سارە لە ویشەیمە لە ژمار نایەوەی گرتیتە لە ژمار نایە بە نزیکەی سەرەوەی هزاریش دەبی. ئارێ وەڵا. باشە ئێستا کۆمەڵێک گەنج لە ماڵەوە بێ ئیشن، کاتێکدا دەتوانن پەیوەندی بە ئێوە بکەن بۆی لەگەڵ ئێوە بتوان سەگ کۆ بکەن و ئامۆژگاری چی بۆ گەنجانە؟ بە قورئان هەموو کەس ئەوی شەی ناکە ئەوەی لە خۆی ڕانەبینی نابێتە ویشەی، چیشەکە خەتەرە دەبی لە خۆی ڕابینەوە جەبێتە ویشەی. ئارێ وەڵا سەگرتن کارێکی ئاسان نییە. ئەمڕۆ چەند سەگتان کۆ کردوتەوە لە چەند گەڕەکیش؟ ئەوڕۆ لە نزیکەی لە 3 گەڕە گەڕاوم، جادێک کۆڕنیشە بێرکۆت هاوکاری ئەلۆ 3 گەڕەکە گەڕاوم، نزیکەی 20 سەگم کۆ کردوتەوە. باشە کاکی برایم لەش ساق بێت دووبارە دەست خۆش بێتن. ئەوە قسەی کاکی برایم یەکێک لەو کەسانەیە کە لە شاری هەولێر سەگەکان کۆ دەکەنەوە دەیبەنە شەڵتەری سەگ لە شاری هەولێر، دەڵێت ڕۆژانە تووشی ڕوبەڕووبنەوە و پەلامار دەبن لەلایەن سەگەکان، بەڵام ئەوان هەوڵ دەدەن بەر شێوازێک بێ سەگەکان کۆ بکەنەوە و بۆ ئەوەی مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان نەمێنێت.